ئێوارتان باش. ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاریە بەردەوامەکان، هەواڵە گەرمەکان و ڕۆژەوی زۆربەی کەناڵ و think تانکە نێودەوڵەتیەکان باسی گۆڕانکاریە. ئەم گۆڕانکاریانە لەکوێوە دەست پێکەن و تا کوێ بڕدەکەن؟ کێن ئەو ئەکتەرە سەرەکیانەی کە لە گۆڕانکاریەکانە ڕۆڵیان هەیە؟ کامان براوەکان و کامان قوربانیەکان؟ لێکەوتەکان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتە جیاوازەکانە چییە بن؟ بە دیاریکراوی کورد لەکوێی ئەم گۆڕانکاریانەیە بێت. ڕەنگە بابەتی گەرمی ئەمڕۆ قسەکردن بێ لەسەر ئەو دۆخی کە لە ڕۆژاوای کوردستان لە چەند ڕۆژی ڕابردووە هاتارەوە. بە تەنیشتیەوە هەواڵە گەرمەکان لەسەر کۆتا توییتی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا دەربارەی خۆپیشاندانەکانی ئێران و ناڕەزایەتەکانی ئێران و پشتیوانیەکەی بۆیان و دڵگەرمیەکەی بەوەی کە هێزێکی بەردەوامیانەداتێ. بە تەنیشتیەوە دۆخێکی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیەویش ئاڕاستە جیاوازەکانی ئەو وڵاتانی کە پێیان وایە بە نەمانی ئێران ڕەنگە هەڕەشەکان لەسەر ئەوان زیاتر بن، بۆیش دەکرێت بیر لەوە بکەنەوە کە بۆ داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن هەنگاوەکان بنێن. ڕەنگە لە ڕوانگەی جیاوازەوە بتوانین بگەینەوەی کە ئایا دروستتر، نزیکتر و شرۆڤەیەکی ورتر لەسەر دۆخی داهاتووی گۆڕانکاریەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خوێندنەوەیەکی ئایندەیی بۆ ڕۆژی کوردستان بوو و کورد بە شێوازە گشتەکەی بکەین. کاکتۆرمێ زۆر بەخێر بێی. خۆشحاڵم کە ئەمڕۆ پێکەوە گفتوگۆ لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین. با سەرنجێکی گشتی دەگەر هەبێت لەسەر ئەو گۆڕانکاریەکە ئێستا لە ئارایان بە دیاریکراوی توانم بڵێم لە کۆتایی ساڵ ڕابردووەوە تا ڕادەیەک قسەکان گەرم و گۆڕن استراتیژی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بوو بە خاڵێک بۆ دەستپێکردنی بەشێک لە تێگەشتنەکان بۆی کە ئایا ئەمریکا بەتەمای چییە و ئەوەی خوێنرێتەوەیە کە ئەمریکا خۆی واتەنی ئەولەویەتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوجاران نامێنێت و دوو خاڵ تۆخەکاتەوە. دانێکیان پاراستنی ئاشتی و ئارامی بۆ ئیسرائیل، دووەمیشان هەر وڵاتێک کە چاوەڕوانەکە ئەمریکا بیپارێزێت دەبێت خۆی خەرجی و تێچووی ئەو پارێزگاریە بدات. سەرنجێکی گشتی دەگەر هەبێت لەسەر. زۆر سپاس، ئێوارەتان باش، هیوادارم سەرکەوتوو بن. وەڵاهی لە ڕاستیا بۆەوەی کە قسە لەسەرم گۆڕانکارە نەبکرێ، بێ قسە لەسەر ئاستەکانی گۆڕانکاریەکان بکرێ. گۆڕانکاریەکان لە چی ئاستەکان؟ ئایا سیستەمی نێودەوڵەتی گۆڕانکاری بەسەر هاتووە، یان دەوڵەتەکان گۆڕانکاریان بەسەر هاتووە، یان گەلەکان گۆڕانکاریان بەسەر هاتووە؟ تەسەورەکەم ئەگەر پۆلێنیکەین بۆ ئەم سێ ئاستا لە گۆڕانکاری بتوانین جوانتر شیکاری بکەین بۆی کە گۆڕانکاریەکان بەرەو شۆ ئەڕۆن و لەکوێیە دەستێوەردان ڕۆدا، لەکوێیە ئاستی گۆڕانکاریەکان ئاچێتەوە سفر و هێزی تازە دەرەکەوێ و تەسەورەکەم بەم شێوەیە بتوانین شیکاریەکی باشتر بکەین بۆ گۆڕانکاریەکان. ئەوەی کە ئەگوزەرێ تەمان سیستەمی نێودەوڵەتی ئەگەر ڕاست بێ ئەو تعبیرە لەم سەردەمەیە بەکاربێنین، سیستەمی نێودەوڵەتی ئێستا لە تقریبان لە هەڵوەشانەوەیە بەرەو هەڵوەشانەوەیەک ئەڕوا. هەندێک لەو هێزانی کە جڵەوگیری جەمسەرگیریان کردبوو کۆتاییان پێهاتووە و ئەسڵەن ئەوانەی کە بنەماکانی یاسای نێودەوڵەتی و پابند بوون بە بابەتی مافی مرۆڤ و بڵاو بنەوەی دیموکراسی و ڕێگرتن لە تونوتیژی و ئەوانە تقریبان خۆریان ئاوا بووە. ئێستا ئەوەی کە لە پێشی گۆڕانکاریەکانەوە ئەوەی کە سیستەمی نێودەوڵەتی جڵەو کردووە و با بڵین کۆنتترۆلی سیستەمی نێودەوڵەتی کردووە، زیاتر ئابوووریە وزەیە ئەمانە زیاتر هاتوونەتە پێشەوە وەکو کارکتەری یان وەکو تووڵی گۆڕانکاریکردن. بۆیە لە ڕووی سیستەمی نێودەوڵەتیەوە ئەگەری دەرکەوتنی هێزی نوێ، ئەگەری دەرکەوتنی هێزی گەورە زۆر ئێستا لە ئارایە. هەندێک هێزی گەورە شوێن گۆڕکیان پێکراوە کە جاران گەورە بوون، ئێستا ئەم هێزانە شوێنەکانیان گۆڕاوە، هێز وردە مەترسی هەیە لەسەر ئەو دەوڵەتانە و لەسەر ئاستی دەوڵەتەکانیشە ئەبینین هەندێک هەڵۆشانەوەی هەندێک دەوڵەت هەیە و لە دوای بەهاری عەرەبیشەوە ئەگەر کورتتری بکەینەوە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە جگەلەوەی کە ئێستا خۆتەزانی گۆڕانکارێکی گەورە لە ئەمریکای لاتینی و ئەوانە لە گۆڕانکاری هەیە لەوێ. بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوەی کە پەیوەندی بە دەوڵەتەوەیە ئێستا هەندێک دەوڵەتی تازە خەریکن دروست ئەبن و جیۆپۆلیتیکی ناوچەکان خەریکە گۆڕانکاری بەسرایەت، چی وەکو وزە، چی وەکو زەوی، چی وەکو با بڵین وەکو ئاوەکان
و ئەمانەش جارێ دیار نین بەرەو شو ئەڕۆن بەڵام وردە گۆڕانکاریەکان وا دەرەکەون و لەسەر ئاستی گەلەکانیش ئێستا ئەبینین ینی لە هەندێک وڵات جۆرێک لە خۆپیشاندان هەیە جۆرێک لە ناڕزایەتی هەیە سیستەمە سیاسیەکان ناتوانن بەرگەی ئەو گۆڕانکارێنە بگرن کە لە ناوخۆیان هەیە و ڕۆژ بە ڕۆژ سیستەمی سیاسی وڵاتانە ئەوێت لەگەڵ ناڕزایەتی هاوڵاتیەکانیان بتوانێت جێگرەوەیان بۆ دروستکە ئەلتەرناتیڤیان بۆ دروستکە بەڵام ئەبینین شەپۆلی ناڕزایەتیەکان زۆر گەورەترە لە ئەو بەدەمەوەچوونەی کە سیستەمی سیاسی لەو وڵاتانە هەیە بۆیە ئەبینین ئەوەی کە سیفەتی دوو تایبەتمەندی هەیە لە پەیوەندیانەوە دەوڵەتەکانە یەکیان بابەتی نائارامیە دووەمیان بابەتی عەدەمە اليەقینە یعنی ئەم دوو چەمکە بەیەکەوە ئێستا تقریبان ئەتوان بڵێم تایبەتمەندی تازەی سیستەمی نێودەوڵەتی زۆر باش کاکتۆر تۆزێک نزیکتر بینەوە یەکی لە وڵاتانی کە وەکو بەڕێز داماژ پێ گۆڕانکاری بەسەر هات بابەتی ئەوەی کە پێشتر نزیکەی نیو سەدە حکمڕانی ڕژێمی بەشار ئەسەد هەبوو لە سووریا و لە ماوەی ساڵ ڕابردووە گۆڕانکاریی تەواو بەسەر ئەم ڕژێمەیە هات و کۆتایی بە تەنانەت شانەکانیشی هات لە ناو سووریایە بەڵام سووریا ئێستا لەلایەکەوە باس لەوە کتێکەیترەوە هاوپەیمانێکی نوێ و دراوسەیەکی محتەرەمی ئیسرائیلە بێت کە لە چوارچەوەی استراتیژیەکەی ئەمریکا جێگەیە بێتەوە بۆ پێی کە ئەمریکا لە خەمی ئاشتی و ئارامی ئیسرائیلایە بەڵام لەم لاشەوە ئەبینین کە هێشتاش زۆربەی وڵاتەکان چاویان لەسەر بەشداریکی کارا هەیە لەسەر سووریا جگە لە پێگە جیۆپۆلیتیکێکی سووریا گرنگێکی تایبەتی خۆی هەیە ئەو وڵاتانی کە ئێستا چاویان لەوەی بەتابێت باڵێن سعودیە ئیماراتە تورکیایە کاریگەریان بەسەر سووریاوە هەیە ئەمە جێگی قبوڵە بێت بۆ داهاتوو بڵین لە داهاتووە ئەتوانین بڵین وەکو چۆن لە 20 ساڵ ئێران و رووسیا وجودێکی کاریگەریان هەبوو سووریا ئەمان جەتوان هەمان جێگا بگرنەوە لە ڕاستیە ئەگەر حتا بۆ ئەمریکەکانیش و بۆ ئیسرائیلیش هێشتان سووریا جێگای دڵنیایی هیچ لایەکیان نییە لە ڕاستیە چونکە تا ئێستا ینی قۆناغەکە تەمان ئەگەر بە نەزەرەی موئامەرە ئەوانە قسە بکەین ڕەنگە شتێکی تر بێ پێیان وابێ کە ئەم با بڵین دەسەڵاتی کە ئێستا لە سووریا هەیە بۆ خۆی دەسەڵاتێکی دروستکراو بوو لە ڕەوتی مێژوویە بە درێژای ئەوەی کە ئەم پیاوە لە ئەو تەنزیمانەی کە دروستی کرد و دوایی زەوی بۆ تەختکرا بۆی کە بێ بە دەسەڵاتدار هەندێک ڕوانگە هەیە پێیان وایە هەر ئەم پیاوە بۆ خۆی پیاوێکی دروستکرا بۆ بۆی ئەم جۆرە لە دەسەڵات لە سووریا دروست بکە با ئەم واز لەم دیوەی بێنین کە ڕاستیان ڕاز نییە بەڵام بۆ ئەمریکەکان تام لە حزەیە و تازەترین تویتی ئەم ئێوارەیەش ئەوە بوو کە ئێمە هێشتان دڵنیانین لەوەی کە با لێگەڕین بزانین ئەم سیستەمە بەرەو چوو ئەڕوا بەڵام دڵنیانین لەوەی کە ئاسایشی ئیسرائیل و بەرژەوەندەکانی ئەمریکا لەم ناوچەیە ئەپارێزرێ ئەمە لەلایەک و لەلایەکی ترەوە یعنی تا ئێستا هەم سیستەمی سیاسی لە سووریایە دیار نییە و دەستوریەک نییە کە زەمانەت و دڵنیایی بداتە گەلانی سووریا ئەمە ڕەنگە بۆ تورکیاش ڕاست بێ بۆ سعودیاش ڕاست بێ بۆ دەوڵەتانی خەلیجیش ڕاست بێت چونکە ئەمان بە شێوەی جیاجیا پشتگیری و پشتیوانی و سەپۆرتی ئەم سیستەمە ئەکەن بەڵام هێشتان دڵنیانین تەوەجوهاتی سیاسی ئەم سیستەمە بەرەو چوو ئەڕوا تورکەکان مەترسیان هەیە لەوەی کە تەوەجوهاتی عەرەبی توندڕە و سونیەکی توندڕە و زاڵ بێ بەسەر باڵادەست بێت لە سووریا لە ئایندەیە و طبعا هەندێک دەوڵەت ئیشەکات بۆ ئەوەی کە ئەم جۆرە لە سیستەم لە سووریا بێتەکایەوە بەڵام هێشتان لە لای تورکیا ئەمە جێگای نیگەرانیە و جێگای ئەوە نییە کە بە تەواوەتی دڵنیا بن و لە ناو دەسەڵاتی ئەوەی کە ئێستا لە سووریا هەیە ئەم حکوومەتە کاتی کە ئێستا ڕاگوزەرە و لە سووریا هەیە ناکۆشی لە ستراکچەری سیستەمەکە هەیە و ناکۆشی لە ناو باڵە بەهێزەکانی ناو حیزبەکەش هەن یان لە ناو قیادەی ئەم دەسەڵاتە هەیە لە سووریا هەموو ئەمانە بەیەکەوە هۆکارێکن بۆەوەی کە ئیسرائیل زۆر نادڵنیا بێ لەوەی بۆیە بەردەوام جەخت لەسەرەوە کاتەوە کە ئەم با بڵێن ئیتفاقی کە تازە کراوە لە فەڕەنسا جێگای مەترسیە هێشتان و تاکید لەوە کاتەوە کە ئەو زەویانی کە ئەوان دەستیان بەسەراگرتووە زەوی ئەوانە بە هەمیشەی ئیتر بۆ کەسێک نییە بە ناوی دەوڵەتەوە بێ هەڕەشەی لێستنەوەیان لێ بکات بۆیە بۆ هەموو هێزەکان بە تەوەجوهاتی جیاوازەوە بە سیاساتی جیاوازەوە تا ئێستا ئەمە جێگای نیگەرانیە ئەمە ئەگەر بۆ دەوڵەتانی دەوروبەر و دراوسێ ڕاست بێ بۆ پێکهاتەکانی ناو سووریا بە دەجار و بە دەقات ڕاسترە بە ئەندازەی ئەوەی کە هیچ پێکاتێک لە پێکاتەکانی ناو سووریا بە کورد بە دروست بە
علەویەکان بە تایفە جیاوازەکانی ترە ئاینیەکانی ترەوە هەمویان بە جۆرێک لە جۆرەکان لە قەلەقیان لە ڕاڕاییان و بە جۆرێک جۆرەکان هیچ دڵنیانین لەوەی کە ئایندەی وڵاتە بەرەو چوو ئەڕوا و لە ڕاستیە ئەوان وا دەستیان پێکرد کە بیر لەواکەنەوە بەیەکەوە بتوانن سەکۆیەکی نیشتیمانی دروست بکەن بۆی هەموو پێکاتەکان بەیەکەوە بتوانن سووریایەکی نوێ دروستکەن بەڵام ئێستا لە ڕاستیە لە دوای چەند مانگێک و لە دوای تاقیکردنەوەی ساڵێک زیاتر تێپەڕبوون بەسەر ینی ئەم دەسەڵاتی کە ئێستا لە سووریا هەیە دەرکەوت تەوەجوهاتی سیستەمەکە بە نەوعیشی ترە ئەوێ لە جیاتی ئەوەی کە لە ڕێگەی کۆنگرەیەکی نیشتیمانی بانگەشە بکە بۆی کە سووریایشی ئارام دروستکە لە ڕێگەی چەک و لە ڕێگەی ململانێ و لە ڕێگەی تونندوتیژیەوە ئەوێ کێشەکان یەکلای بکاتەوە ڕەنگە پرسیاریش هەبێ لەسەرەوەی ئایا مەسەرەن کۆمەلگای نێودەوڵەتی و ئەوروپا ئاوا بە بێدەنگی لەسەرم کەیسە ڕائوەستێ یان دەستیان کراوە ئەکا بۆەوەی کە بە دڵی خۆی بتوانێت پێکاتەکان سەرکوت بکات چونکە ئەمە لە دوورمەودایە کاریگەریە بێ لەسەر ئەوروپا بە تایبەتی کە خەڵکێکی زۆر کۆچ بکە لە وڵاتە نەمێنێ و زۆر بابەتی ترکە قابلی بناقەشە و قسەکردن لە سووریا پارچەبوونی سووریا با بڵین لە ڕووی هەر ماوەی جارێک و بڵین زۆر هێنان بۆ شوێنێک لەسەر تاو بینیمان مدتێک دژایەتێکی زۆری دروستەکان کرا و تا ڕادێک کۆمەڵگەی نێودەوڵەتی قسەی هەبوو لەسەرەوە بەڵام دەرنەتیجە سووریا بوو ینی هیچ هەڵوێستێکی گەورەشمان نەبینی ئەم جارە با بڵین لە 2 هەفتەی ڕابردووە زیاتر قسەکە لەسەر کوردە ئەو تایمە لە گەڕەکانی ناو حەلەبا نزیک بە زیاتر لە 70 کاتژمێر بەرخودان و بەرگری و هەبوو دوایترش کۆمەڵێک کەس شەهید بوون بەڵام دوجار ئیتر کورد گەشتە ئینەکە بەجێ بێڵێ بڵین ئەو گەڕەکانە دەسڵاتە ئەمنیەکە بەجێ بێڵێت و بەو شوێ مایەوە کورد ئێستا لە ڕۆژاوای کوردستان چیتری لە بەردەسا بێت با بڵین ئەوەی کە چاوەڕوانەکرێ ڕوو بدات بۆ کورد دەرفەتەکان ئاڵنگارەکان هیچ شینێکی ڕۆیاکی دیاریکراومانە بێت یان جارە هێشتا هەر واللهی تا ئەم لەحزەیە خیاراتی چەک زاڵترە لەسەر لە هەموو خیاراتەکانی تریانی وات بژاردەی چەک زیاتر ئێستا هەیە تا ئێستا و لە سووریا چیەکرێ ینی ئەوەی کە پێ وترێت ڕێکەوتن و ئەوەی پێوتێت لێک تێگەیشتن هەبووە لە ساڵی ڕابردووە بەڵام هەردوو لە یەکتری تۆمەتبارەکان بۆەوەی کە تێگەیشتنیان بۆ ڕێکەوتنەکە و تەفسیرکردنیان بۆ ڕێکەوتنەکە جیاوازە تەڵان ڕۆژ ئاوا بەنەو ئەکسەیری ڕێکەوتنەکە ئەکات و جێبەجێکردنی ڕێکەوتەکە ئەکا دەسەڵاتدارانی سووریا بەنەوەیەکی تر لی تێگەیشتنیان تەفسیریەکەن بۆیە ئێستا بژاردەی شەڕ و بژاردەی ئەوەی هەر جاری لە شوێنێک و لە قۆڵێکەوە دەست پێ بکەن تاوەکو شەڕەکە فراوانترەکەن ئێستا ئەم شەڕی کە دەستیان پێکردووە ئەم ململانی عسکەریی کە ئێستا هەیە شەڕێکی ئەتوان بڵێم بە شەڕێکی مەحدود دەستیان پێکردووە بە شەڕێکی دیاریکراو دەستیان پێکردووە بەڵام هەموو ئەگەرەکان بۆ ئەوە ئەڕۆن کە ئەم شەڕە بەردەوامی ئەبێت و ڕەنگە هێزی تریش پشتگیریان لێ بکە خیاراتی ڕۆژئاوا ئەوەیە لە ڕێگەی ئەو نێوەنگیریانەی کە لە بینی ڕۆژئاوا و لە بینی سووریا هەیە بە هاوپەیمانی نێودەوڵەتی بە نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا و بە دەوڵەتانی تری دۆستی کورد لە ئەوروپا بە تایبەتی فەڕەنسا و حتا باز لە ئەڵمانیا شەکرێ لە ڕێگەی ئەمانەوە بتوانن جۆرێکی تر لە تێگەیشتن و لە نزیکبوونەوە دروستکەن چکە ینی با بیرمان نەچێ ینی خیاراتی شەڕ لەم قۆناغەیە بۆ کورد خیاراتێکی قورسە ینی بژاردەیەکی قورسە ئەو ڕەنگە سوودەکانی زۆر کەمتر بن ینی مقارنە ناکرێت کە دوو دەوڵەت بۆ سێ دەوڵەت بۆ چەند دەوڵەتێک لە ڕووی چەک لە ڕووی پارە لە ڕووی هەموو تەکنۆلۆژیای عسکەری و یارمەتی وڵاتێک بدا لەگەڵ ناوچەیەکە کە ژمارەی ینی تەمان خۆتە زانی لەوێ نادڵنیاییەکێ لە تەشکیلەی ئەو هێزەی کە ناوی هەسەدەیە چونکە بەشێکی زۆر لەو ئەو هێزە لە نەتەوەکانی ترن کە بەشە زۆرەکەیەتی ئەوەش ڕەنگە دڵنیایی نەدا بە هەسەدەکە ئەمان تاکوکەی ئەتوانن بەرگری بکەن و ئایا ئەتوانن بە ئەو با بڵێم کەفاعەتە عسکەریە ناوخۆیی کە هەیەە و ئەو چەک و تەقەمەنی و کەرەسە سەربازیانی کە لەبەر دەستیانایە ئەتوانن مدەیەکی چەند بەرگری بکەن بۆیە ینی لەم لەحزەیە و لەم کاتەیە بژاردەی چەک بژاردەیەکی باش نییە بۆ کورد بەڵام بژاردەیەکی ناچاریانەیە لەبەرەوە اختیارێکە ئەمان خۆیان هەڵیان نەبژاردووە ڕاستە لە تەفاسیل و لە وردەکاریە
هەردووشان یەکتری تاوانبارەکەن و لە هەمان کاتە کاریگەری ئەم بابەتە کاریگەریی زۆر گەورەی لەسەر پرۆسی ئاشتی لە تورکیا هەیە چونکە ئەم دوو بابەتە ینی دوو بابەت نین ینی دابڕابن لە یەکتری بەڵکو دوو بابەتی پەیوەندیدارن دروستکردن و بوونی شەڕ لە سووریا بە شێوەیەکی با بڵێم ڕاستەوخۆ کاریگەریە بێ لەسەر ئەوەی کە پرۆسی ئاشتیەکە لە تورکیا هەیە و زۆر بە خاوی ئەڕواتە پێشەوە و ئامانج لە پرۆسی ئاشتی وەکو ینی با بڵێم بڕیار بەدەستەکانی تورکیا هەڵێن تەنها تورکیا نەبووە بەڵکو سووریاش بووە چونکە ئەوان پێیان وایە بوونی ئەو پێکهاتەیە و بوونی ئەو ناوچەیە لە سووریا بە هەر ناوێکەوە بێ بە ناوی سربەخۆیەوە بێ بە ناوی ئۆتۆنۆمیەوە بێ و بە ناوی فیدراڵێ بێ مەترسیە لەسەر ئاسایشی نیشتیمانی تورکیا و ئەبێتە بەشێک لەوەی کە وەکو هەڕەشە سیر بکرێت کورد تقریبان لەمە تێگەشت بێ ڕەنگە تا ڕادێک با بڵین کوردی ڕۆژاوە چونکە ئێمە بینیمان لە ماوەی ئەو هەفتا و ئەوەندە کاتژمێری کە بەرخودان و خۆڕاگری هەبوو لە حەلەب قسەیەکی منطقیە 100,000 چەکداری هەستە دەکوان بۆ تەنیا 300 کەس شەڕەکە ئەکات یعنی ڕەنگە کوردیش لەمە تێگەشت بێ خۆیان بۆ خۆیان تا ڕادێک کە با بڵین هەموو شتێکیانێک لای نەکردووە سەر شەڕ چونکە ئەزان وەکو جەنابەت وتت شەڕ بژاردێکی باش نییە ڕەنگە ناچاری بێ لە هەر حاڵتا پرۆسی ئاشتی لە تورکیا خۆت تقریبا نزیک بوویتەوە لی بۆ تۆزێک ورترە چینە سەری ئەو جەلان لە ماوەی با بڵێن بە دیاریکراوی 16 مانگی ڕابردووە کاراکتەرێکی جیاواز ڕۆیای جیاواز و تەنانەت نەزەریاتی جیاوازی خاتە ڕوو بۆ مامەڵەکردنی کورد لە داهاتووی ڕۆژهاتی ناوەڕاستە ئێمە بینیمان ئەو تا لە هەرێمی کوردستان هاتن چەکدارانی پارتیکەکانی کوردستان پەکەکە بەشێک لە چەکانیاندانا نیەتپاکی خۆیان نیشاندا لەو لاوە سەردانەکان بۆ لای بەڕێز و جەلان لە زیندانی ماڵی دەستی پێگرت و کۆمیسیۆنەکانی ناو پەرلەمان تا ڕادەی کاراکردن بەڵام وەکو خۆشە داماتپێک زۆر هێواشە چاوەڕوانەکرێت ئەم پرۆسەیە تۆزێک خێراتە ڕاتە پێشەوە یان با بڵێن دوجار ئەنجامێکی باشتری هەبێ بۆ کورد لە باکووری کوردستان تەمان وەستاوەتە سەر کۆمەڵێک ئەگەر و کۆمەڵێک گریمانەی تر ینی هەندێک بابەتی تر پەیوەستن بەمەوە ئەوەی کە پەیوەندی بە ناو دۆخی تورکیاوە هەیە تۆزانی لە چەند ماوەی داهاتووە لەوێ هەڵبژاردن هەیە پرۆسی سیاسی بە نەوعێکی تر لێوە بەڕێوە ئەچێ ئەمە هیچێکە لەو ئەگەرانی کە ڕەنگە هەنگاوی داهاتوو ئەم هاوشێشەی سووریای لێ دەرکە هەندە هاتاوەکو هەڵبژاردنەکان نزیک بنەوە ئەبێن پرۆسەیە زیاتر بچێتە پێشەوە لە ڕووی عملیەوە بۆیە بۆ تورکیا پەشیمان بوونەوە ڕەنگە ئەگەرێکی دوور بێ لەوەی کە چەندێک هاتوۆتە پێشەوە بەڵام جێبەجێ نەکردنی ینی ڕاستە پەشیمان بوونەوە نییە تقریبا بە نرخی پەشیمان بوونەوەی بۆیە ئەو هاوچێشەی کە لە ناو تورکیا هەیە یەکێکە لەو ئەگەرانەی کە کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر بەرەو پێشچوونی پرۆسەکە یان کشانەوە دواوە یان وەستانی لە شوێنێکە پرۆسەیەکە دەستی پێ کردو من تەسەورەکەم یعنی ئەم پرۆسەیە لە هەندێک قۆناغا سەرکەوتوو بووە بەڵام شوی ڕێژەی بە تایبەتی دەرگایەکی گەورەی بەسەر پارتە سیاسی کوردەکانی باکوورا کردوێتەوە بۆی کە بە ئاسانی تر بەشداری بکەن لە پرۆسی سیاسی کەمتر دەستیان بۆ برێت و دەنگیان بەرزتر بێ ئەمەش کەم نییە ینی دەستکەوتێکی گەورەیە هەندێک هاوچێشەی ترکە لە دەوڵەتانی هەرێمی ئێستا ینی هەیە ڕەنگە ئەم بەتایبەتی گۆڕانکاریەکانی ئێران و ئێران بەرەو چوو ئەڕاو سیناروی داهاتوو لە ئێرانە چییە تورکیا ڕۆڵی چییە بێ لەوێ چۆن ئەتوانێت لەگەڵ کووردە مامەڵە بکە لە داهاتووە هەموو ئەمانە بەیەکەوە تەمان هەر گۆڕانکاریە لە ئێران ڕووبدا یانە بێت تورکیا ئاگای لێبێ یانە بێ بەشدار بێ یانە بێ قوربانی یانە بێ ینی بەشێک ینی بەشێکە لە گۆڕانکارێکە لە تورکیاش بۆیە ئەو بە وردی چاودێری دۆخی ئێرانەکە و ڕەنگە ینی ئەگەر وەکو دراوسەتی و وەکو جیۆستراتیژی و وەکو جیۆپۆلیتیکیش سەیریکەی نابێ تورکیا لەم گۆڕانکارێنەیە بەشدار نەبێ یان ئاگای لە نەبێیان بەشێک نەبێ لە گۆڕانکاریەکان بە دڵنیاییەوە چۆن لە سووریا بەشێکە لە گۆڕانکاریەکان لە ئێرانیشا بەشێکە بێ لە گۆڕانکاریەکان و ئەو هێزانەی کە لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە ئێران هەن ڕەنگە ئەوانیش هەر بەشێک بن لەو گۆڕانکاریانەی کە دوجار پەیوەندیان ئەبێ بە گۆڕانکاری بە پرۆسی ئاشتیەوە لە تورکیا پێشەوەی باسی ئێران کەم حسەکەم جارێکتە سەری تورکیا بکەینەوە ئەگەر با بڵێن لەم لاوە ئەوە تا ئەمریکا
ئەگەر لەگەڵ ئەوەش نەبێت کە با بڵین پێگەی خۆی بەهێزکا لە ڕۆژهات ناوڕاست بەڵام دوجار ئیسرائیلەکەی بەهێز دەکاتەوە لێرە لە حاڵەتی بەهێزبوونی ئیسرائیلە جاران کێشەیەک هەبوو کە ئێران بەهێز بوو و زۆربەی وڵاتانی ڕۆژهاتی ناوەڕاست کێشیان لەگەڵ ئەم بەهێزبوونە ئێران هەبوو هەژمونی ئێران بۆ خۆی ئاڵۆز بوو ئەگەر وای دابنین ئەو ئێران لاوازەکرێت ئیسرائیل بەهێزەکرێت ئەوان چی شتێکیان لە بەردەستایە با بڵین تورکیایە سعودیە وڵاتانی تر کە بەرامبەر بەمە بوەستنەوە والله طبعا ئەوە باواز لە ئەگەرەکە بێنین کە ئەگەر ئیسرائیل بەهێز بێت چکە بەهێز بوو ئەو ئەگەرەی تیان نەماوە پێم وایە لەبەرەوە ئیسرائیل ئێستا یەکێکە لەو کارکتەرانەی کە تقریبا ئەتوان بڵێم کارکتەری ئەساسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە هەموو ڕووداوەکان جاران ئەماوت 150 جوڵەکان وەڵام ئێستا گەشتە 75 بەڵێ ئێستا لە هەموو گۆڕانکاریەکانە هەر گۆڕانکاریەک لە ئێرە بکرێ ئیسرائیل بەشێکە لەو گۆڕانکاریانە بۆیە پێم وایە ئەوەی کە ئەو دەنگوایانەی کە هەیە دروستکردنی جۆرێک لە هاوپەیمانێتی ئابووری جۆرێک لە هاوپەیمانێتی ڕەنگە سەربازی ڕەنگە لە داهاتووە ئەمە ڕووبدا و مەلامەحی ئەو هاوپەیمانەتیانە چۆنە بێ بۆچی ئامانجێگەکرێ خیاراتی تورکیا ئەمەیە یعنی نات خۆی بەتەنیا ناتوانێت مواجهەی ئیسرائیل بکە ئەبێ وەک چۆن هەر وڵاتێکی تر بەتەنیا ناتوانێت مواجهەی ئیسرائیل بکە چونکە ئەم وڵاتانەی تر هیچیان ئەو هێزانە نین مەسەن دوو هێزی زۆر سەرەکی لە وڵاتە عەرەبیەکانە هێزی مرەشەحن بۆی کە هێزی ئەقلیمی گەورە بن ئەوانیش مصر و سعودیان وانە ئەم دوو دەوڵەتە ئێستا جگە لە سنوورەکانی خۆیان توانای هیچ جۆرێک لە دەستێوەردان و لە سەپۆرتکردنیان نییە تەنانەت ئێستا لەم گۆڕانکاریانەی کە ئێستا لە ئێران ڕۆدا سعودیە بە دیاریکراوی سەرکردایەتی ئەو هێزە ئەکا کە دژ بەوەیە کە ئەمریکا چەک بەرامبەر بە ئێران بەکاربێنێ تا ئەو ڕادەیە خۆ لەبەرەوە نییە کە ئێران ببێنێتەوە لەبەر ئەوەیەتی کە ڕەنگە زەرمەندی یەکەم کە دەستی بۆ ڕابچێشرێ لەلایەن ئێرانەوە سعودیە بێ بۆیە لە ئێستاوە دیفاع لەواکە یان بەرری لەواکە کە لەگەڵەوەیانیە کە ئێران بەڵێ بەڵام سعودیە قیادەی ئەو منزومەیەکە بۆیە من بە تێڕوانینی من خیاراتی ئەم وڵاتانە ئەوەیە کە بەیەکەوە بتوانن هاوپەیمانێتیشی سەربازی ئابووری دروستکەن بۆ ئەوەی خۆیان بپارێزن ڕێ بە سەبی کێشیان نییە تقریبا ئەوە یەکلایی بۆتەوە هەمویان سنەن و نزیکن و بەڵام ترایە ئەگەری ئەوەی هەیە با بڵین لێ بخێنێتەوە بۆ نمونە سعودیە و تورکیا و ڕەنگە خەڵکی تریش لەگەڵیانە شتێک دروست ئەگەری ئەوە هەیە خۆتە زانیە معلوماتی ینی زۆر سڕی و هەواڵگریژ نییە ینی سەحافە باشی ئەوکە کە جۆرێک لە هەوڵ هەیە بۆ ئەوەی هاوپەیمانەتیشی یعنی سەربازی دەرنەکەوتووە کە بەرەو چوو ئەڕوا بەڵام تەمان ئەمە بۆ ئەوە نییە کە مەترسی دروستکەن لەسەر ئیسرائیل بۆ ئەوەیە کە بەرگری لە خۆیان بکەن بۆ ئەوەیە کە ئیسرائیل جۆرێک لە حیسابکردنیان بۆ بکات بۆیە احتیمالە لە داهاتوویەکی نزیکە واتە خەسڵەتی ئەم هاوپەیمانێتیە بەدەر بکەوێت مەلامەحەکانی بەدەر بکەوێت چۆن ئەبێ و چۆن دەعمەکرێ و لە چۆ دروستەکرێ و لە چییە کۆکە بن وەکو جەنابەت لە ڕووی مەسابیەوە ڕەنگە ینی کۆسپ و تەگەرەیەک و ئاستەنگی جووا لە بەردەستیانە نییە بەڵام لە ڕووی قیادەی ئەو هاوپەیمانێتیەوە تەوانەگەر وەکو قووەت بڵین تورکیا لەوان بەهێزترە بۆیە ڕەنگە لەسەر قیادەکەی و لەسەر ئیدارەدانی ئەوە لە ڕووی ئابوووریەوە کێشە لە نێوانێنە هەبێ پێشمە تاخیربوونەکەی هەر پەیوەندی بە شتانەوە هەیە کاکتۆر ئێران تقریبا ئێمە لە مانگی حوزەرانی ساڵی ڕابردووە یەکەم ڕوبەڕووبوونەوەی چەکداری و سەربازیمان بینی شەڕێکی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران و دواتریش بە بەشداریکی ڕاستەخۆی ئەمریکا و کۆتایی پێهێنان بە بنکە ئەتۆمیەکانی ئێران تا ڕادێک شەڕەکە وەستا بەڵام تا ئێستا شەر گەرم و گوڕێکە هەیە ئێمە لە بە دیاریکراوی لە 2 هەفتەی ڕابردووە بینەری دەستپێکردنەوەی فۆرمێکی ناڕەسایی بوون لە ئێران ئەم فۆرمێک ئەوترێت زۆر جیاوازترە لە ئەوانەی پێشوو و تەنانەت لەگەڵ ساڵ 2022 ئەوەی کە ناوترێ شۆڕشی ژینا ئەمینی جیاواز ئەم جارە کاسبکارەکان دێنە پێشەوە چونکە بە تەواوەتی دراوی ئێرانی بەرەو لاوازبوونێکی زۆر زۆروات ینی 150 بەهاکەی لە دەستەدا لە ماوەیەکی زۆر کەمە و ئێستا ناڕەزایەتەکان ئەوەندە فراوان بوون زۆربەی شارەکان ئێرانی گرتوێتەوە و باز لە قوربانی زۆر زۆرەکرێت تەنانەت ئەوەندە گەشتوتە حاڵەتێک کە ئێستا گرفتی بازرگانی دروست بووە بەهۆی نەبوونی خەتەکانی ئینتەرنێت و تەلەفۆنەوە و لەگەڵ زۆرێک وڵاتەکان بە دیاریکراوی هەرێمی کوردستانی شاو کێشەی هەیە جاران ڕەنگە نزیکی 10 میلیۆن دلار
باڵێن ڕۆژانە ئاڵوگۆڕی بازرگانی هەبوو بێ ئێستا هەمووی جۆرجۆرەکان وەستاوە متبووەوانە داهاتوی ئێران لەم دۆخە نالەبارەوە بەرەکوێ تقریبا ئەخوێنرێتەوە بەڵێ یعنی ئێستا لە ئێران ئەوەی کە ئەگوزارێ ئەم شتانەیە ئێران تقریبا ئەتوان بڵم ئەوەی کە پێ و تێ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ ناڕەزایەتی و لەگەڵ خۆپیشاندان و ئەوانەی هەیە ئەمە نەجارێکە و ساڵێکە و مشکلەکە ئەوەیە ینی بەرپەرشدانەوەکە یانی ناڕەزایەتەکان لەسەر کەیسی جیاوازن بەس بەرپەرشدانەوە کار بەیەک شێوازە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە بەڕاستی ینی خەڵک بە هەر نەوەیەک لەسەر مافە سیاسیەکان ناڕازی بێت لەسەر بابەتی پارە و بازار و قەیرانی ئابووری و دارایی لەسەر بابەتی حجاب کێشەی سیاسی ئەوەی کە هاتی خۆی لەسەر لە بابەتی ئەمیری مەحسا ئەمینی نەنا ئەوەی سەردەمی موسەوی بەڵێ بزەبت لە سەردەمی موسەوی خۆ دەزانین هیچێک بوو لە گەورەترین ناڕەزایەتەکان و خۆپیشاندانەکان و بزوتنەوەیەکی گەورە دروست بوو لە ئێرانە بەڵام ئوسلوبی پەرپەرشدانەوە و پەرچەکردار لەگەڵ هەموو ئەم شتە جیاوازانەیە هەر بە یەک ئوسلوب بوو ئەویش ئەوەیە کە ترساندن و تۆخانن و تونوتیژی و ئەو جۆرەشتان و هەڵواسینی هەموو کێشەکان بەوەی کە ئەمانە دەستی دەرەکیە و لە دەرەوە پاڵنەرەکان پاڵنەری دەرەکین ئەمەی کە ئەگوزارێژ ئێستا هەمان دۆخە کارەتەرەکان جیاوازن ئێستا ڕەنگە ئۆپۆسیۆن زیاتر ئەوانەی کە ئۆپۆسیۆنی دەرەوەی ئێران و زیاتر لەم ناڕەزایەتیانێ هاتوونەتە ناوە و ئەمریکاش زیاتر لە جارەکانی تر هاتوۆتە سەرخەت ئێستا بۆیە ئەگەری ئەوەی کە ئەم ینی نظامی ئێرانی چەندێک ئەتوانێت لەگەڵ ئەمەیە لەگەڵ ئەم دۆخە ناڕەزایەتی و لەگەڵم خۆپیشاندانانەیە بتوانێت کۆتاییان پێبێنێ بە شێوەیەک لەگەڵیانە دابنیشێ بە شێوەیە کە با بڵێم ڕیفۆرم بکەوەی کە خەڵک پێویستی پێێتی تا ڕادەیەک ئاسوەکە زۆر لێڵە ئێستا ئاسۆی ڕێکەوتن لەگەڵ خەڵکا و لەگەڵ جادەیە و لەگەڵ شەقامە ئاسوەیەکی زۆر لێڵە تا ڕادەیەک گەشتوتە ئەوەی کە تا ژماری قوربانەکانی زۆرتر بێ ناڕەزایەتەکان زۆرترە بێ بەتەکید و خۆش دەزانی ئێستا چەکی تێکەوتووە و ئێستا لە هەردوو لاوە توندوتیژی و تەقاهەیە و ئەمە هەیە بۆیە ئەوەی کە لەسەر ئەرز ئەگوزەرێ جیاوازە لەوەی لە ئەعلام و لە سەحافە و لە لای ئەمریکیەکان هەیە و لە تەقاریرەکانە هەیە بۆیە دەوڵەت بەنەوعێک مامەڵە لەگەڵ هەر جۆرێک لە ڕەزایەتی بکە بەوەی کە ئەمە جۆرێک لە فیتنەیە و جۆرێک لە گەرەشێوێنیە و جۆرێک لە تێکدان و ئاشوبە من پێم وایە مەساحەی و فەزای خۆپیشاندانەکان و فراوانترەکات و دەریشکەوت لە چەند ڕۆژی یەکەمە لە چەند محافەزەیەکا بوو دوای وردە وردە شەشانی سەن ئێستا هەموو محافەزەکانی گرتوێتەوە و تونەتیژی زیاتریشی تێکەوتووە و ئەشزانی ینی ئێستا بە ئاشکرا یەکێک لەو شتانەی کە ئێستا ئەمڕۆ هەبووە و باسی گەرمە ئەوەیە کە سەربازگەی العدید لە خەتەر تەبلیغ کراون بەوەی کە بەشێک لە ئەو خەڵکانی کە خەڵکی کاریگەرن لەوێ نەمێنن و ئەوێت چۆڵ بکەن ئەمەش تقریبا وەکو ئاماژەیەکە بوو ئەوەی کە لێدان لە ئێران بە هەر نەوعێک بێت لێدانی مەحدودە لە چەکە ئەتۆمیەکانیانە و لەسەر لە هەڕەمی نظامەکەیە بەکارهێنانی هەر جۆرێک لە با بڵێم هێزە بۆ بەرامبەر بە ئێران و لە ئیسرائیلیش دیارە باز لە هەندێک حرەکەی عسکەری و سەربازیەکرێ ئاماژەن بوو ئەوە یعنی ڕەنگە ئێرانیش خۆی حازر کرد بێ بۆ ئەمە بەتەکید ئێرانیش خۆی حازر کردو بۆ مەی کە پەرچەکردداری هەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی دۆخەکان و ئاخوێنرێنەوە کە ئارامی نەئارامی زۆر زۆرتر زاڵە ڕەنگە ئەگەرەکانی شیان ئەوە بێ کە ئەگەری زۆر وارد ئەوە بێ کە نیزامەکە سیستەمەکە لاواز بکرێت لەوەی کە بڕوخێنرێ لە ڕیشەوە یەکێک لە سیناریۆکان ئەوەیە کە نیزامەکە نەڕوخێنرێ بەڵکو بهێنرێتە ژێر باری ئەوە کە ڕیفۆرمی ڕاستەقینە بکات یان واز لەو باگراوندا بە ئەو باگراوندەی کە ئێستا لە ئێران ئیژەکات واز لەوە بهێنرێ بەڵام تا ئێستا خوێندنەوەکان بۆ ئەوەیە کە خەڵک حازرەکرێ وەکو ئەلتەرناتیف ینی معارەزەی سیاسی پێش بێمەسەرەوە ئەو تویتەی ترامپ تقریبا بوو بە هین دوێنێ شەو بڵاوی کردەوە گەرچی دواتر لە کۆنگرۆژاموسەکەیە زۆر بە کەمی ئاماژەی پێکرد تەنیا باسی لەوە کرد کە
چاویان لەسەر بینەکانەوەە بەڵام تویتەکە گەرخوێندنەوەیکی ئاوا سەرپێیانی تۆزە خێراتریش بۆ بکەین باس لەوە کات کە بەردەوام بنێەوە یارمەتیەکان لە ڕێگایە بچنە سەر دامزگا حکومیەکان و نقطەیەکیش باسەکە کە ئەو کەسانەی کە تاوانبارن یان بکوژن ناوەکانیان تۆمار بکەن لەسەر ئەمە ئەم تویتە جدیەتی زۆر پێوە ئەخوێنرێتەوە یان جارێ هێشتا هەر ئەمە ئەزانی خێتابی ترامپ موجه نییە بۆ خێتابی ئەوەی کە موجه بوو بۆ نیزامەکە کۆتایی هات وتی من لەگەڵتانە دانوستان ناکەڵ تەواو یعنی ئەوە خۆناغێکە کۆتایی هاتووە ئەم خێتابانەی ئێستایی لە ڕێگەی تویتەکانەوە ئاراستەکردنە بۆ شەقامی ناڕازی وانە تۆ جیاوازە لەگەڵ نیزامە قسە بکەی و لەگە خەڵکا قسە بکەی ئەگەر لەگە خەڵکا قسە بکەی هەرێ بێ بەم زمانە قسە بکەی هەرە بێ ئەمە خێتابەکەت بێ کە پێیان بڵێ وا بکەن ڕێگایان پێنیشاندا چونکە بۆ ینی ئەمە گروتین زیاتر دروستەکە حماست زیاتر دروستەکە لە لای خۆپیشاندەرەکان و ڕەنگە زیاتر تونوتۆڵیان کا لەسەرەوەی کە یەکگرن و ئاماژەش بێ بۆەوەی کە جۆرێک لە مەسەرەن ئۆپۆزیسیۆن هەیە من پشتگیری ئەو ئۆپۆزیسیۆن ناکەم و ئەمە هەندێک وشەی ڕەمزی بێ کە بەکاری بێنێ هەموو ئەگەرانە هەیە وەکو وتم کە ئەمە ئێستا ترامپ قسە لەگە خەڵکاکە قسە لەگەڵ نیزامەکەیە ناکات بۆیە ڕەنگە جدی بێ و ڕەنگی شەهر بیانی دروستکردنی ترس و شەڕی دەرونی بێ لەگەڵ نیزامەکەی بیکە هەردووکیان ئەخوێنرێتەوە ئەوەی دەنابێت تەواو لەوڕۆ بەدیلی باڵێن ئەگەر گەشتین ئەو ئاستەی کەیتر هەموو لایەک کۆ باڵێن جۆر جۆرەکان کۆدەنگێک دروست بوو لەسەر گۆڕانکایی لە نظامی ئێرانیە ئەگەر چی وەکو بەرز داماژت بکرد سینناریۆ تریش هەن ڕەنگە بەهێستین سینناریۆش تا ڕاتەیەک ئێستاوەیە کە نظامەکە جاران نەماوت نەرمکردن ئێستەیتر فۆرم باڵێن ڕێفۆرمێکی تەواو بەسەر نظامەکان بێت بەڵام ئەگەر گەشتنە سەر ئەڵتەرناتیڤەکان ئەم کوڕەی ڕەزاشا باڵێن پەهلەویەکان ئەوە زۆر باس و خواز دێتە ئاراوە و ئینفلوەنسی زۆری لە دەوری خۆی کۆ کردووەتەوە لە تویتەر لە ئێکس لە شوێنەکانی تر بۆ خۆی خەریکی بڵاوکردنەوەی ڕاوبیر و ڕاجیاوازەکانی خۆیەتی بەڵام ئێمە ئەزانین کە لەناو ئێرانە بڵێن قورسایەکی زۆر زۆری نییە چکە یەکەم نەتەنزیمێکی هەیە نەیبوو ئاخر نازانێت ئەگە دروستە بێیان ئەڵتەرناتیڤەکە بەهێزەکان بۆ داهاتوی ئێران هیچ خوێندنەوەیکی وا هەیە بگەین بەڕای من تەڕحکردنی ئەم بەدیلە لە ئەمریکاوە و پشتگیریکردنیشی لە ئیسرائیلەوە ڕەنگە جدی بێ و پێشیان وا بێ کە ئەمە ئەهوەنترین بەدیل بێ بۆ ئەم قۆناغا چونکە لایەنگری ئەوانە بێت هەر کەس هەر بەدیلێکی تر هەر ئەتەرناتیڤێکی تر جگە لەو دەستی لەگە خەڵکی ترا هەیە و بەسەبێت ئەبێتە ینی لەگەڵ خەڵکی ترە ینی بڵێن بەعینی ئەوانە بێت ئەبێتە ڕعەتی دەوڵەتانی تر چونکە هەموو هێزێکی ئەقلیمی لەم ناوچەیە ئەویش ئەوێت حسەی خۆی هەبێ لەوێ بەشدار بێ پشتیوانی بەڵێ بۆیە ینی بە تێڕاینی من ئەگەر ئەمە ڕوو بدات کە نازانین بەڕاستی ڕوئدایان ڕوونادا ڕەنگە بۆ ئەو دوو هێزە ئەم لە هەمویان باشتر بێ هەرچەنە ینی لە ڕووی نزوزی سیاسی و لە ڕووی کاریگەری سیاسی لە ناو شەقامی ئێرانیە ڕەنگە هەر ئەو خەیاڵە تاریخیە وای کردبێ کە خەڵکی ئێران بیر لەوە بکەنەوە کە خەڵک چۆن وەکو لە ڕووی گوزەران و ژیان و ئەوە لە ڕووی با بڵێن کرانەوەی کللتوری و لەو ڕوانەوە ئەنی ڕەنگە هەرو خەیاڵە بیان باتەوە بۆی کە پیان وابێ کە ئەمە بەدیلێکی باشە بێ ئەگەرنا ئێران بەو عقلێتی ئەو بەڵێ بزەبێت ینی ئێران زۆر لە ڕووی ئابووری و لە ڕووی زۆر شتەوە چۆتەوە دواوە ینی بەڕاستی بۆیە بە کەسێکی وەکو ئەم کارکتەرە زەحمەتە بتوانێت ئێران بکاتەوە ئێرانێکی تازە چووکە شعارەکەی ترامپیش چۆن بۆ ئەمریکەکان منای ئەو بۆ ئێران بە ئەمریکا گەورەترەکەین بۆ ئێرانی ژواڵێ ئەڵێ ئێرانەکەینەوە بە ئێرانەکەی خۆی واتە ئێرانێکی بەهێز لە ناوچەکە بۆیە توانای سیاسی ئەم کەسە و ینی با بڵێن تێگەیشتنی سیاسی ئەم کەسە و بۆ تێگەیشتن لەوەی کە لە ناو ئێرانە لە ڕووی مۆزاییکی سیاسی نەتەوەیی ئاینی و دراوسێتی جیۆپۆلیتیکی ئێران لەگەڵ وڵاتانی دراوسێ من تەسەوڕ ناکەم گەیشت بێتەوە ئاستە هەتا ئەمریکەکان خۆشیان متمانیان بۆ هەبێکەم پیاوە توانای ئەوەی هەیە کە حکوومەتێکی ڕاگوزاریان فۆرمێکی تازە لە حکومڕانی لە ئێرانە بێنێتەکایەوە بەڵام بۆ ئەوەی کە ئەو کۆپی ئەو سیستەمە کۆنە بکەنەوە ڕەنگە کارێکی ئاسان بێ ڕەنگە کارێکی ئاسان بێ و یارمەتی دەربێ بۆی کە زوو لە ئێرانە ئارامی دروست بێتەوە ڕەزا شاید لە 84 لەگەڵ پەیوەندی بە سیایەوە کردووە خۆی کە باسەکرێت
بەڵام لە پەیوەندی بەهێزەکە لەگەڵ ئیسرائیلە زیاتر ینی بۆیە ڕەنگە ئەگەر پشتیوانیەک هەبێت ئێستاەوەی کە خوێنرێتەوە زیاتر لە میدیاکانی چ ئیسرائیلەکان زیاتر بە دوای ئەوەن کە ئەگەر چیچکە ئەمریکەکان لەناو کۆنگرێسا دابشبوونێک هەیە هەندێکیان تا ڕادێک لەگەڵ مجاهدین و ئۆپۆزیسیۆنەکانی تران بەڵام ئەوە کاکتۆر کورد سەرەتا هێزە کوردیەکان ئۆپۆزیسیۆنەکان پەیامەکانەوە بوو کە با ئێمە نەبینە قوربانی با گەنجی کورد جارێکتر خۆی نەڕژێت بەڵام ئیتر شتەکە کە بوو بە جددی ناڕزایەتەکان فۆرمێکی بەهێزتریان وەرگرت بەشداریەکە بوو بە ڕاستەوخۆ لە شارەکانی ئیلام لە کرماشان هەتا بەشێکی زۆر لە گەنجە کوردەکان چوونە سەر شەقامەکان چوونە سەر با بڵین بارەکە و دامەزراوە حکومیەکان و ئێستش ئەبین لە ڕۆژهەڵاتی کوردستانیش گەرمەگوڕێکی زۆر هەیە و تا ڕادێکی زۆر ئیترسە گەشتە تا هەستیاوەی کە تەنانەت هونەرمەندەکانی کوردستان لە ڕۆژهەڵات باز لە پشتیوانی ئەکەن ڕایخوان دەرە بنسرەوانە دەرفەت و ئاڵنگارەکانی بەردەم کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەم دۆخەی گۆڕانکاریان ئێرانە چیە بێت؟ بە تێڕوانی من مامەڵەیەکی عاقلانانەیان کرد لە بیدایەتەوە بۆی کە نەبن بە بەشێک لە ئەجندای هیچ وڵاتێک ئەمە بۆ خۆی ئەمە یەک دوو لە ڕووی کردداریشەوە بیرکردنەوە لەوەی کە مەدەنیترین شێواز بەکاربێنن کە بریتە لە داخستنی بازار و مانگرتن و ئەوانە پێم وایە ئوستوبێکی زۆر مەدەنیانە و شارستانیانە بوو چونکە ئەوانیش ئەزممویان هەیە لەگەڵ ئێرانە ینی ئاسانترین میلەت بۆی داپۆلۆسینی بەرامبەر بکرێ کوردە بۆیە ینی ئەوانیش تێگەیشتون لەوەی کە ئەم یاریەکە کە دوایی دارەکە لەسەری ئەمانە ئەشکێ بۆیە بەڕاستی پێم وایە بە عاقلانە مامەڵە کراوە بەڵام کە ها درێژە کێشانی خۆپشاندانەکان و ناڕزایەتەکان وای کردو کە کوردی ناتوانێت ئیتر وەکو چاودێر یان وەکو تەماشاکەر یان وەکو جمهور لە ناو سەحەکەیە بمێنێتەوە بەڵکو ئەبێ ئەوی ژێکێک بێ لە یاریکەرەکان چونکە باسکردنە لەوەی دوای حسەکەت چیە بێ لەو گۆڕانکاریانە ینی فۆرمی داهاتووی حکومڕانی لە ئێران چی چۆن مامەڵە لەگەڵ کووردا ئاکا لەگەنێتەوەکانی تراکە بە تێڕوانی من ئەمەی کە ئەگەر شتێکی خۆڕسک هەبێ لە ناوخۆیە باشە بەڵام نابێ کورد ببێ بە داردەست و بە ڕێگە پیشاندەری و جیهەتێک کە دەوڵەتانی تر پشتی پێبەستنیان پشتیوانی بکەنیان دەست لە پشتی بن بە هەر سێ شێوازەکە ڕاستە ئەگەر ئەمە ڕووبات بەڕاستی کارێکی خراپ ئەبێەوە بۆ ئایندەش ڕەنگە ئەمان مڕەشەح بن بۆ ئەوەی کە بە ئاسانی ئەمان سەرکوت بکەن وەزەحیەکان و قوربانیەکان لەوێ زۆرتر ببێ نابێت کورد دەست پێشخەر بێ لەوەی کە ببێ بە داردەستی ئەو دەوڵەتانی کە یانوێ گۆڕانکاری بکەن بۆیە بەڕاستی سیناروی باش بۆ کورد ئەوەیە کە لەگەڵ بارودۆخەکانە ئوسلوبی مەدەنی بەکاربێنێ ئەم ڕێکارە ئەم ڕێگایانی کە ئێستا هەیە پێم وایە ڕێگای زۆر زۆر باشن و ناڕزایەتی هەیە بەس بەم ئوسلوبەی کە ئەمان خۆیان هەڵیان بژاردووە بەڵام من تەسەور ناکەم ئەم ئەگەر ناڕزایەتەکان بەم شێوەیە هەر درێژە بکێشێ لەو ئاستەیە بمێنێتەوە هەر ناڕزایی مەدەنی بن چونکە پێم وایە لەم ڕۆباسی ئەوەش کراکە خەڵکیش بووە بە قوربانی لە سابڵاغ و لە مەهابات و لەوانە بۆیە هەتاوەکو تونوتیژی زیاتر بێت طبعا ناڕزایەتی خەڵکی زیاترە بێ قوربانیەکان زیاترە بن و ڕەنگە سەر بکێشێ بۆ شتی تریش هەرێمی کوردستان ئەتوانێت چی بکە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لەم حاڵتانەیە چکە لەوەی کە بەڵێن ڕاوێژیان بداتێ و بەڕای من جارێ دۆخەکە زووە بۆی ئێمە ئەتوانین چی بکەین لە ڕووی ینی پێم وایە هاوکاری مرۆیی لە ڕووی هەر جۆرێک لە جۆرەکان کە تۆ لە چاوەڕوانیەوەی بیکە شەڕێک ڕۆدا گۆڕانکاریە ڕۆدا ئێمە ئەبێ هیچ نەبێ با بڵێن دەرگایەکمان کردبێتەوە بۆی ئەگەر ینی وەکو حاڵەتی ئینسانی جارێ بە پێش هەموو شتێک لە ڕووی مرۆیەوە ئێمە ئەتوانین چی بکەین بۆ وڵاتێک کە دراوسێمانەوە دراوسێکی ینی هینەکەشمان زۆر هێڵی دراوسێتەکەمان زۆر زۆرە هەر گۆڕانکاریە ڕوو بدات بە ئەکیدی پڕیشتی و گۆڕانکاریە دێتە هەرێمی کوردستانەوە بۆیە لە ڕووی ینی ئەوەی کە پێوتێت مرۆیی هەموو ڕۆکانی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان جۆرێک لە جۆرەکان ئامادەکاری بۆ ئەو بکات بۆ ئێرەش و بۆ ڕۆژئاوای کوردستانیش ینی هەر بۆ کوردستانی ڕۆژهەڵات نییە چونکە ئەگەر لە کوردستانی ڕۆژئاواش ئەم حاڵەتە درێژە بکێشێەوە پێکدەدانی سەربازی بگاتە ئەوەی کە جێیش بە هەموو دەوڵەت بە هەموو قوتی بێتە سەر ڕۆژئاوا بە ئەکیدی ئاوارەبوون ڕۆدا بە ئەکیدی سنوور بەزانن ڕۆدا ئەی کوردستان چۆن خۆی ئامادەکە بوو ئەو گۆڕانکارنەکە پێم وایە تا ئێستا هیچ خۆ ئامادەکردنێکمان نەکردووە هیچ شتێک کاکتۆر بینەوە هەرێمی کوردستان و باشووری کوردستان تقریبا مانگێک تێپەڕی زیاتر لە مانگێک بەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی نوێرانی عێراق
ئێستا وردە دوای کۆبوونەوەی یەکەمی پەرلەمانی عراق باس لە پێکەنانی حکوومەتی داهاتووی عراق یەکرێت ئەو ترێت کە کورد وەکو جاران ڕەنگە نتوانێت سەنگی خۆی لە حکوومەتی داهاتووی عراق بپارێزێت با بڵین گۆڕانکاریەکان ڕۆژهاتی ناوەڕاستا بم شوێن و هەموو جارێک شەو قسەی زۆر تۆخەکرایەوە کە مافی کوردی عراق لە بەغدا بێ بسەندرێت کورد چی ئەکات ئێستا چۆن سەیری بەغا ئەکات پێکەنانی حکوومەتی نوێی عراقی لەو ئاستەیە بێت کە کورد بتوانێت جارێکتر پێگە بە هێزەکەی خۆی بۆزێتەوە کە جاران هەیبوویان ئەکرێ گۆڕانکاری بەسەر معادلەکان هات بێت وڵا خۆی هەموو لایەک تەمان دەستور حەکەمە بۆ ئەم بابەتە ئێمە ئەوەی کە دەستکەوتێکی گەورەیە بۆ کورد و بۆ عراقیەکانیش ئەو دەستورەیە کە لە 2005 بە هەموو لایەک نووسراوەتەوە پێم وایە هیچ تەوەجوهێکی لەو شێوەیە نییە کە ئینقلاب بەسەر ئەم دەستورەیە بکرێ و تا ئەم یانی تەشکیلکردنی ئەم حکوومەتەش بە جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتن هەیە و لێکتێگەیشتن هەیە و دانوستان هەیە و گفتوگۆ هەیە و ڕاگۆڕینەوە هەیە پێم وانییە گۆڕانکاریێکی زۆر گەورەی عەرەبەکانی شیعە و سونەش بەرامبەر بە کورد هات بێتەکایەوە بۆیە کورد ئەگەر لە مشکلەکە ئەوەیە کە خۆمان نەچەترێکمان هەیە نەچوارچێوەیەکمان هەیە لە ڕێگایەوە گفتوگۆکەین و یەکگرتوو بن ئەگەر شتێک ڕوویدابێ ئەوەیە کە خۆمان لە جاران شپرزەترین ناوماڵێکی ڕێکوپێک و تۆکمەت نییە بۆیە هەموو کاتێک ئەوە دروستەکە بۆی کە خەڵکی تر بتوانێت زیاتر ینی پرش و بەڵاوت کاتەوە زیاتر زەفەرت پێبەرێ ئەوەی کە گۆڕانکاریت یا بووە ئەوەیە کە ئێمە زیاتر لە یەکتری دوورکەوتونێتەوە ئەگەر نا ینی تەوەجوهات و ڕاوبۆچوونی ئێستا ئەوان بە ئێماڵێن وەرن بە یەک کاندید وەرن بە یەک کاندیدیا و بەشتان هەبێ ئێوە با تاسیر نەکەن لە ناوماڵی شیعە لە ناوماڵی سونە چکە پێیان وایە ئەگەر کورد بە دوو مڕەشەحەوە بۆ مەسەن سەرۆکایەتی کۆمار بچێت ئەوە وە کارێکە بێ بۆی کە لێکترازان لە ناوماڵی شیعەشا دروست بکە بۆیە ینی ئەوەی کە ئێستا هەیە هەر دەستورێکی باش هەیە کە تا ڕادێکی زۆر مافەکانی کوردی پاراستووە و لە داهاتووشە پەیوەندی ئێمە بە بەغاوە هەر ئەو بێ و دەستورە حەکەم بێ و هێزە سیاسەکان هەربێت داکەوشی لە ئەو دەستورە بکەن و خاڵی زۆعفی ئێمە ئێستا لە کوردستان ئەو ئەوەیە کە خیتابێکی یەکگرتومان نییە حکوومەتمان لە کوردستان تەشکیل نەکردووە پەرلەمانمان کارانیە هەموو ئەوانە بەیەکەوە وای کردووە کە هێزەکانی تر بتوانن درزەکە گەورەتر بکەن لە هەرێمی کوردستان بۆیە هیوادارین و تەسەوریشەکەم وابیر بکرێتەوە لە دوای کۆتای هاتنێم کێشانە لە هەرێمی کوردستانی جۆرێک لە ئاشتەوایی زۆرێک لە یەکریزی جۆرێک لە حکوومەتێکی یەکگرتوو دروست بکرێت ئەگەر ئەم مفاوەزاتانە بە باشی بڕۆنە پێشەوە تەسەورەکەم ئیشەڵات لە چەند هەفتەی داهاتووە لە چەند مانگی داهاتووە بەم شێوەیە بکەوێتەوە کە ئێمە تەمەنایەک کاکتۆر لە بەغایەکێک لەو وەزارەتە سەرەکیانەی وەزارەتە سیادیانەی کە هەموو جارێک یا بەڵام تا ڕادەیەک لە ماوەی ڕابردووە بەدەست کوردەوە بوو و تا ڕادەیەک وێنەیەکی جیهانیانەی بە کووردا وەزارەتی دەرەوە بوو ئێستا باس لەوە ئەکرێت کە شیعەکان زۆر پێداگرێت سەر وەزارەتی دەرەوە ئەکەن هەندێک خوێندنەوە هەنەڵێن باڵێن ئێرانەکانیش پشتیوانی ئەماکەن کە وەزارەتی دەرەوە بدرێت بە شیعە ڕەنگە کەناڵێک بێت کەناڵێکی دیپلۆماسی بێ بکرێتەوە جارێکتر کورد لە حاڵتی لە دەستدانی وەزارەتی دەرەوەیە ئەوەی کە باسەکری وەزارەتی دارایی بدرێتێ وەزارەتی داراییش بۆ وەزع خراپەی کە هەیە جەناب دەزانی هەم پارە بلۆکراوەکان هەم مامەڵەی دۆلار و ئێران و ڕۆڵی ئەمریکا لەو دۆخەیە ئەمە گرفت نابێت بۆ کورد وەڵام من تەسەوڕ ناکەمەوە کێشەیەکی زۆر گەورە بێ بەڕاستی ئێمە قەنات ینی کەناڵی تری دیپلۆماسیمان هەیە کە سەرۆکات بەستم وەزارەتی دارایی ئەزانم ینی بەنسبەت وەزارەتی دەرەوە باسی دەرەوە بکەین جاشینە سەر وەزارەتی دارایی بەنسبەت وەزارەتی دەرەوە ئێمە کەناڵی تری دیپلۆماسیمان هەیە جگە لە وەزارەتی دەرەوە ئەوەی کە من تێگەیشتوم شیعەکان و سونەکانیش پێیان وایە ئەبێ وەزارەت تەماها خۆی لە ڕووی زانستیشەوە وایە سیاسەتی دەرەوە ئەبێ درێژکراوی سیاسەتی ناوخۆ بێ واتە جۆرێک لە یەکگرتووی هەبێ لە خیتاب و لە سلوکی سیاسی دەرەوەی هەر وڵاتێکە کە گزارش لەوە بکە کە لە ناوەوە چۆنی لە دەریشەوە بەو شێوەیەبی ئەمان پێیان وابووە ئەم ناهاوسەنگی هەبووە لە ڕابردووە ئەزمموی ئەوەیان کردووە کە خیتابی وەزارەتی خارجی بە تەواوەتی تعبیری لە سیاسەتی حکوومەتەکە نەکردووە و ڕەنگە هاوسەنگ نەبوو بێ لە مامەڵەکردن لەگەڵ دۆسیەی دەرەوەیە ئەمە وای کردووە کە جۆرێک لە گلەی هەبێت پێیان وایە ئەو کەسی کە سەرۆکی وەزیرانی بەدەستەوەیە باشترەکە وەزاری خارجیشی بەدەستەوە بێ بۆیە ئەم تەوەجوهای ئێستا دروست بووە و ئەمە لە چەندەها کۆنفرانس و لە چەندەها دانیشتنی داخرا و دانەخراوە باس کراوە
و لە ڕاستیشە زۆر لە ڕاستیەوە نزیکە ئەم بابەتە بەنسبەت وەزارەتی باسیەوەکەن ئەگەر وەزارەتی دەرەوە نەدرێ بە دیلەکەی ئەوەیە کە وەزارەتی دارایی بدرێ بە هەرێمی کوردستان ڕەنگە و گلەی و گازندانی کە هەرێمی کوردستان لە ڕووی موچە و کێشە دارایانی کە هەیبوو لەگەڵ عێراقا کێشەی بە کێشەی وزە و نەوتیشەوە بتوانن بە هەماهەنگی و تەزامون لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە توان ئەو دۆسیە کۆتایی پێبێنیتر وەکو کێشە مامەڵی لەگەڵا نەکرێت بەڵام وەکو جەنابیشت باس کرد ڕسکی گەورە لە بەردەم وەزارەتی داراییە بەتایبەتی ئەگەر بابەتی نەوت لە بازاڕەکانە بەم شێوەیە بێ و ئەو هەموو عقوبە اقتصادیە بەو شێوەیە بێ بابەتی وزەش کە دامی کارەبا و دامی سوتەمەنی پێئەکرا ئەوانش ینی کێشەی گەورن کە من پسپۆڕەکەم ئەوە نییە و نامەوێت بچمە سەر ئەو وردەکاریانە بەڵام ینی بێکێشە نیە وەزارەتی داراییش با تایبەتیش باسی ئەوواکەن کە ئێستا عێراق وردە مشکلەی سویلەی نەقدی و ئەو جۆرە شتانەی هەیە ئەبۆیە هیچ وەزارەتێک بێکێشە نیە لە عێراقا چونکە زیاتر وەزارەتەکان تعبیریان لە ڕوئیای سیاسی حیزبە سیاسیەکان کردووە بۆیە هەموو وەزارەتەکان کێشەیان هەیە هەموو وەزارەتەکان بە تەواوەتی ئەوەی کە نظامی پەرلەمانیە پێوتێت بەرپرسیارەتی تەزامونی بە یەکەونەیان کردووە هەر وەزیرێک زیاتر گوێی لە حیزبەکەی گرتووە تاگو گوێ لە سەر وەزیرانەکەی بگرێ بۆیە لە ناو ئەنجومەنی وەزیرانی ڕەنگدانەوەی هەبووە ڕاستە سەرۆکی ئەنجومەنی وەزیران سیاسەتی هەموو سیاسەتی گشتی حکوومەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران دیارریەکاوەکو لە بەیانە سیاسیەکانی و لە خیتاب و لە بەرنامەی سیاسی حکوومەتەکەشە هەبوو بەڵام بینیمان ینی کێشەی هەیە سوودانی لەگەڵ بەشێک لە وەزیرەکانە ئەگەر ڕێگەی بدرایە لە ساڵی یەکەمە تعدیلی وزاریە کرد بۆیە بەڕاستی کێشەی هەیە لەگەڵ وەزیرەکانە چونکە بەو شێوازەیە کە ئێستا باسم کرد زۆر سپاس کاکتۆر دەستەکان خۆش بنرانی بەڕێز زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون ئینشەڵا هەفتەی داهاتوو گفتوگۆی لەسەر دۆخێکی تری کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو دیسنورەکەین سپاس بۆ بەڕێستان کە تا ئێستا لەگەڵمانە بوون و خواتان لەگەڵ دەستەکان